ڕاستە ناتوانین بدوێن یاخود گوێمان لێتان بێت، بەڵام پەیاممان وایە نابیستیش هاوڕێتان بێت. فیستیڤاڵی ساڵانەی هەفتەی نابیستان لە هەرێمی کوردستان دەستی پێکرد کە تێیدا چەندین چالاکی بۆ گرنگیدان بە نابیستان و بەهرەکانیان ئەنجام دەدرێت. لە پەیمانگای هیوای نابیستان بۆ بۆنەوە مەراسیمێک ڕێکخراو بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانیش جەخت دەکاتەوە کە گرنگیدان بە نابیستان و دابینکردنی پێداویستەکانیان بەرکی لە پێشینەی خۆیان دەزان و لەسەری بەردەوام دەبن. پەیمانگای هیوا هەلێکە بۆ بوارە ئەرکمانە گەشەی پێ بدەین و پشتیوان بەخوا مامۆستا مەریوان باسی کرد. ئێمە بەردەواممان داناوە بۆی کۆنفرانسێک بۆ پەروەردەی تایبەت ببەسین. هەنگاوی یەکەمیان لە بواری نابیستایە کە لە ڕۆژانی داهاتووە بە وەرکشۆپێک دەست پێکەین، دوایەوە لە قۆناغی دوای ئەوە بۆ ئەوەی ئێمە بە شێوەیەکی منهەجیانە پێشنیار بکەین لە کوردستانە بۆ هەموو قۆناغەکانی خوێندن لە بنەڕەتی، لە ئامادەیی، لە پەیمانگاکان، لە زانکۆکان چۆن حکوومەت ئەبێت دەرفەت بە نابیستان بدا تاوەکو ئەوانیش هەم بەو مافە سەرەتاییەی خۆیان شاد بن، هەم ئێمە شانازی بکەین بە کوردستانەوە کە نابیستەکانمان، نابیناکانمان ئەوانەی دەست و قاچیان نییە، بیر نەچووە و ئەرکی خۆمان بەرامبەریان جێبەجێ ئەکەین. نابیستان بە زمانی ئاماژە باز لە خەون و هیوا و ئاوەتەکانیان دەکەن و بە گرنگیەوە لە پەیمانگای هیوای نابیستان و هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانیان دەڕوانن. تۆ هیوا و ئابەتی تۆ چیە لە پەیمانگا لێرە هیوا ئابەتی تۆ چیە لێرە؟ ئەتەوێت ئەبیبی بە مامۆستای وێنەکێشان لێرە لە مناڵەکان فێر بکەیت؟ بەڵێ مناڵەکان فێرکەی بەباشی حەز ئەەکەیت زۆر یعنی زۆر ئێرەی پێخۆشە، زۆر پەیمانگای پێخۆشە. ئەم چالاکیە پێ خۆش بوو کە لێرە بەشداری کرد، لێرە بەشداری کرد و تۆ بەشداری کرد لێرە پێ خۆش بوو، ئەم بەشداری کردەوە زۆریشی پێخۆش بووە. تۆ ئاواتی چییە لە پەیمانگا لێرە؟ تۆ حەزەکەی مامۆستای باخچەی ڕەوزەکە؟ بەڵێ باخچەی مناڵان. ئاواتی بێ بە مامۆستای باخچەی مناڵان لە پەیمانگای هیوای نابیست لێرە. تۆ ئێرە خۆشەوێت زۆر، هەمویان خۆشەوێت زۆر. ئەی مامۆستاکان وانی حەزی لە چوانەیەکە بە زۆری؟ کۆمەڵایەتی، زانست، بیرکاری، حەزی لەوانەکانە، هەموو حەزی لە بەیعام، حەزی لە هەموو موانەکان هەیە. تۆ چی ئەڵێ ئەم چالاکیان بۆ تۆ ڕێخستووە؟ چی تۆ چی ئەڵێ بەوانی کە ئەم تۆ بەشدار بووی لە چالاکیەکەیە؟ ئەزام تۆ بەهێمە بە زمانی ئاماژە بەشداری کردو، ئەتەوێت سوپاسیان کەیت؟ ئەوێ سپاسی ئەوانە بکات کە ڕێی پێیاون بەشداری بکات لەم چالاکیە. خۆشیان یەکەین بۆ بە خێراتنیەوەی خۆشەویست. هەفتەی نابیستان ساڵانە لە 24 نیسان دەست پێ دەکات و تێدا چەندین چالاکی هونەری و پەروەردەیی و هۆشیاری تایبەت بە نابیستان ئەنجام دەدرێت. ماوەی 4 ساڵیشە لە پارێزگای سلێمانی گرنگی تایبەت بەم ڕۆژە دەدرێت و بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای پارێزگای سلێمانی هەفتەی نابیستان بەڕێوە دەچێت. بڕیاری ژوایە بە درێژایی ئەم هەفتەیە چالاکیەکان بەردەوام بن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.